ڕۆڵە شیرنەکانم ئەمڕۆ باسی سروشت و ژینگە دەکەین. ئێوە ژینگەتان خۆش دەوێت؟ دەی پێم بڵێن کە چۆن ژینگەتان خۆش دەوێ و دەی پارێزن. مامۆستا ئەمن هەموو ڕۆژە گوڵەکانی باخچەکەمان ئاو دەدەم. مامۆستا ئەمن گەجب شوی دەقەم گیسەی نادۆنەکە دەقەمە شەتلۆی خۆرەوە وەفرەی نادەمە سەرجەوی. مامۆستا ئەمە زبڵی باڵەوەمان لە کۆڵاندا نادێم تا ژینگە کۆڵانمان پیس نەبێت دەیبەم لە قەلاق بەندا و دەدەدێم. نانا جەنگۆ گیان تۆ نابێ ئەو کارە بکەیت. بەندا و درەختستان دەشت و کێو هەموو ژینگە و سروشتی ئێمەیە و هەر بە خۆمان هاوڕێ و هاوخەمیە و سروشتەین. دەبێ هەموو شوێنەکانی وەک ماڵی خۆمان بپارێژین. ئەمن کاتێک دەچم بۆ سەیران زبڵ لەناو سروشتێ ناهێڵم. بژی گەرێکیان ڕۆڵە شیرنەکانم سروشت ئێمەی خۆش دەوێەوە لە باوەشی خۆی گرتوین و ئەگەر ئێمە پیسی بکەین یان بیرەنجین لێمان دڵگران دەبێ. ئایا ئێوە دەتوانین هاوڕێکەتان کە زۆری خۆش دەوێن بیرەنجێنن؟ کەوا بێ ئەگەر ژینگە و سروشت هاوڕێ خۆشەویستەکەی ئێوە بێت هێشتا دەتوانن بیرەنجێنن؟ پیرۆزە ڕۆڵە شیرنەکانم ئەگەر بەم هەشتویستەتانەوە لەگەڵ ژینگە بمێننەوە ئێوە پارێزەری ژینگەن. پارێزەرە جوانەکانی ژینگەکەمان ئێوە نەوەی داهاتووی ئێمن. ئێوە بڕیار دەدەن ژینگەی داهاتوومان جوان و تەندروست بێت یان پیس و وێران، سەوز و پر ئۆکسیجێن بێت یان وشک و تەماوی. خۆ دەزانن ژینگەکەتان کاریگەری ڕاستەوخۆ لەسەر تەندروستی و دڵخۆشیتان هەیە. تا سەوزتر بێت ئێوە هەستی شادی و شوێنی یاریشتان زیاتر دەبێت. سروشت بە مێهرەبانیەوە باوەشی بۆ ئێمە کردوتەوە و هەناسەیەکی پاکمان پێدەبەخشێت لەگەڵ شوێنی ژیانیش. با ئێمەش وەفادار بین بۆی و ڕێز و پێزانین بنوێنین. پارێزەرێکی دڵسۆزی ژینگە بین.